إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. وأشهد أن محمدا عبده ورسوله بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد فإن أصدق الكلام كتاب الله. باراستي باشترين كلام قرآني بيروز وكتابي خواي پروردگار. وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وباشترين ريبازي محمد مختار صلى الله عليه وسلم. وشر الأمور محدثاتها وخرابترين كارو كردار ئەو کار و کردارانەیە کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. دیارە هەر ڕێبازێک هەر ڕێگایەک پێچەوانەی ڕێبازی پێغەمبەر بێ صلى الله عليه وسلم بەتەئکید بدعە و داهێنراوە. و هەر بدعەیەکیش پێچەوانەی بنەما سەرەکیەکانی ئیسلام بێ مخالفەی ئوسولی ئیسلام بکات بەتەئکید وەرنەگیراوە لای خوای تەعالا و لە قیامەتیشا خاوەنەکەی سەرگەردان و بەدبەخت و قوربەسەرە. میوانەکانی ماڵی خوا، داواکارم خوای پەروەردگار هەر هەنگاوێک کە ناوتانە لەبەر خاتری ئەو بۆ بەجێهێنانی ئەم دروشمە مبارەکە خوای تەعالا لێتانی قبول بکات. خوای تەعالا بخاتن ناوە جوانەکانی خۆی بەختەوەری دنیا و قیامەتمان بکات. بارانی ڕەحمەت هەردەم بەسەر هەموو وڵاتانی ئیسلام و بە تایبەتی عێراق و کوردستانیشا خوای گەورە بارانی ڕەحمەت ببارێنێ. قاتی و قڕی و نەهاتی و ناخۆشیمان لەسەر لابە، دەستی زاڵمانمان لەسەر لابە. خوای تەعالا پیاوی عادل و پیاوی دادپەروەر هەردەم بکا بە سەرکردە و پێشەوای ئەم وڵاتانە. خۆشەویستەکانم، لە باسی زنجیرە باسەکانی پێغەمبەرناسیە چەند وتارێک تایبەت ئەکەین بە پێغەمبەر و پرۆسەی هاوسەرگیری، الرسول ومشروع الزواج. دیار ئەم بابەتە لەبەر گرنگی خسمە ئەم کاتە چونکە هەستەکەی مەسئلەی زەواج مەسئلەیە کە ئێستا لە ناو مسڵمانانە و بە تایبەتی لە عێراقا و لە کوردستانە خەریکە ئیهمال ئەکرێ. پیلانی دوژمنان خەریکە جێبەجێ ئەکرێ. ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێی ترسا وا خەریکە دێتە دی کاتێک ڕووی ئەکردە باوکان و پیانی ئەفەرموو إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه إلا تفعلوا تكن فتنة في الأرض وفساد كبير. کاتی ڕووی ئەکردە باوکان و ئەی فەرموو ئەگەر کەسێکی شایستەی خاوەن
ئاین و خاوەن ڕەوشتی جوان هاتە داوای کچەکانتان ئەوە هەرگیز مەیگێڕنەوە، بەڵکو کچەکانتانی پێ بدەن و ئاسانکاری بکەن، ئەگینا ئەگەر وا نەکەن لەسەر زەویە خراپە و فەسادێکی زۆر زۆر بەرپا ئەبێ، ئاژاوە و فیتنەیەک بەرپا ئەبێت دوایی پێتان چارە ناکرێ. بالفعل ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لێی ترسا هاتە دی. بالفعل ئەبینیت ئێستا ئەو موئامەرەی کە دوژمنان کردیان بەرامبەر بە مسلمانان خەریکە واسەر ئەگرێ. ئەوان زۆر حەسوودیان بە مسلمانان ئەبرد. دووەلی غەرب وڵاتە ڕۆژ ئاوایەکان خۆیان لەم خاڵەیە زۆر ڕۆخاون، گەنجانیان ژن ناهێنێ، گەنجانیان سەرگەردان بووە، فەسادی ئەخلاقی گەیشتۆتە قیممە، گەیشتۆتە لوتکە. هەندێک داتا و ئیحسائیاتتان عەرزەکەم لە وتارەکانی داهاتووە زۆر عەجایب و سەرسوڕهێنەرە کە ئەوان گەیشتونەتە چی حاڵەتێ لە فەسادە. حەسوودیان زۆر ئەبرد بە وڵاتانی ئیسلام کە وڵاتانی ئیسلام ئەو فەسادە ئەخلاقیەی تیان نییە، کاتێ دراسەیان کرد تەماشایان کرد بالفعل لەو خاڵەیە کە مەسەلەی پرۆسەی هاوسەرگیری لە وڵاتانی ئیسلامە بەردەوامە و زۆریش ئاسانکاری بۆ ئەکرێ و گەنجان ژن ئەهێنن، کچان شوو ئەکەن، خێزان دروست ئەکرێ و خێزانیش شوێنێکی ئەمین و ئارامگایە بۆ کێ؟ بۆ ئەو کەسانەی کە لە ژێریا ئەژێن، وەکو بەیداخێک وایە ئەتپارێزێ لە فەساد و لە خراپەکاری. بەڵام پیلانێکی زۆر زۆر توندیان داڕشت بۆ ئەوەی کە ئەم خاڵە گرنگە بە تایبەتی مەسئلەی پرۆسەی هاوسەرگیری تێک بدەن لە ناو وڵاتانی ئیسلامە و وڵاتانی ئیسلامیش بە دەردی ئەوان تیا بچێ کە خۆیان تیا چوون. ئەمە خاڵێکە کە بە گرنگم زانی زۆر ئەم مەوزوعە باسکەم. ئەمە خاڵی یەکەمە بۆ ئەم مەوزوعە. خاڵی دووهەم مەسئلەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لەو زنجیرە محارەبە و دژایەتی کردنەی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، لەو پیلانانەی کە دژ بە پێغەمبەر کافران و بێدینەکان دایان ڕشتووە بۆ لە خشتە بردنی گەنجانی مسلمانان، یەکێک لە پیلانەکانیان دژ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەسئلەی هاوسەرگیری پێغەمبەر صلی الله عليه وسلم، مەسئلەی خودی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ چەند ژنێکی هێناوە، ناشرینکردنی خودی پێغەمبەر صلی الله عليه وسلم، و پاشان ئافرەت کە مافی نییە لە ئیسلامە، پاشان لەو ڕێگایانەوە کە زۆر لە حقوق و مافەکانی ئافرەت پێشێل ئەکرێ لە ناو مسلمانانە، و زنجیرەکە زۆرە هەتا کۆتایی. من حەزەکەم ئەگەر خوای گەورە یارمەتیمان بە یەکەیەکە ئەم خاڵانە ئەم مەوزوعانە ئەو نقطانەی کە بۆتە کێشە بۆ هەندێک لە گەنجانی مسلمان من دەست بخەمە سەری، پەنجە بخەمە سەری و ڕوونی کەمەوە ئین شاء الله تعالى. پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ئاینی پیرۆزی ئیسلام چۆن ئەڕوانێتە ئافرەت؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی بۆ چەند ژنێکی هێناوە، بۆ لە ئیسلامە فرەژنی یاسایە. ئایا ڕاستە ئیسلام مافی ئافرەت نادا؟ ئایا مافەکانی ئیسلام لە ناو مسلمانانە کە بەداخەوە هەندێکی پێشێل کراوە ئایا بالفعل ئاینە هۆکارەکەی بۆ ئاین ئەگەڕێتەوە، بۆ دین ئەگەڕێتەوە یا بۆ بێدینی ئەگەڕێتەوە؟ ئەم مەوزوعانە ئین شاء الله تعالى ئەگەر مقدر نەبێ و خوای گەورە بمان تێڵێ یەک زنجیرە باسی لەسەر ئەڕۆین و باسەکانیش زۆر زۆر گرنگە، زۆر زۆر مهمە،
بۆ دانەدانەی مسلمانان هەر لە پیاوە بە تەمەنەکانمانەوە، هەر لە باوکان و دایکانەوە، هەر لە گەنجە جوان و خوێنگەرمەکانەوە، تەنانەت بۆ مناڵەکانیش. چونکە موامەرەکە ئێستا ئەوەنە گەورەیە لە ڕێگای فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە محاولەیەکی زۆر ئەکرێ گەنجەکان مناڵەکانمان کە نەزانن نەفامن هەڵخەڵەتێنرێن، لە خشتە ببرێن. بۆیە ئەوانیش پێویستە گوێ لەم وتارانە بگرن و ئەم باسانە بخرێتە بەرچاویان بە جوانی تاوەکو وەڵامی ئەوان بزانن. یەکێک لە ئافرەتە ساڵیحەکان کاتێک کچەکەی ئەدا بەش و ئەڵێ ئەفەرمێ کچە جوانەکەم، وەسیەتەکە درێژە، ئەڵێ کچە جوانەکەم، کچە شیرینەکەم، ئەگەر وەسیەتکردن تەرک بکرایە، یعنی خەڵک نەسیحەت و ئامۆژگاری تەرک بکردایە لەبەر خاتری ئەدەب و ئەخلاق جوانی و عاقڵی، ئەوە من تەرکم ئەکرد بۆ تۆ، لەبەر ئەوەی تۆ ئەوەندە ژیر و عاقڵ و بە ئەدەبی پێویستت بەوە نییە. بەڵام نەسیحەت هەر بەردەوام ئەکرێ وەکو بیرخستنەوەیەک بۆ عاقڵان و بۆ ژیرەکان. ئەگەر ئافرەت یعنی کچ نەدرایە بەش و لەبەر خاتری ئەوەی کەوا یعنی ئەگەر باوکی دەوڵەمەند بێ ئیتر نەدرایە بەش و لەبەر دەوڵەمەنی باوکیان، لەبەر ئەوەی دایک و باوکی و کەسوکاری زۆر پێویستیان پێیەتی، ئەوە تۆ ئەی کچی شیرینم لە هەموو کەس زیاتر پێویستت بەشودان نەبوو. چونکە هەم ئەلحەمدولیلا ئێمە هەمانە و هەم پاشان زۆریش پێویستمان پێێتە و زۆریش خۆشەویستی لە دڵمانە. بەڵام کچە شیرینەکەم ژیانی هاوسەرایەتی و بەشودان سنەتی ژیانە. خوای تەعالاش ئافرەتی بۆ پیاو دروست کردووە، پیاویشی بۆ ئافرەت دروست کردووە. ئەم قسەی ئەخیرە زۆر گرنگە. خوای تەعالا ئافرەتی بۆ پیاوان دروست کردووە، پیاوانیشی بۆ ئافرەتان دروست کردووە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە باسی گەورەی خۆی ئەکات. یەکێ لە ئایەتەکانی بۆ نمونە خوای تەعالا ئەفەرمێ ومن ئایاتی خەلق السەماوات والأرض. یەکێ لە ئایەتەکان و بەڵگە ئاشکراکانی گەورەی خوای تەعالا بەدیهێنانی ئاسمانەکان و زەویە. هەروەها ئەفەرمێ لە شوێنی ترە ئەفەرمێ ومن ئایاته اللەیل والنهار والشەمس والقەمەر. یەکێک لە بەڵگە ئاشکراکانی گەورەی خوای پەروەردگار دروستکردنی شەو و ڕۆژە، دروستکردنی خۆر و مانگە. ئەگەر لێی تێبفکرێی ئەزانی چەند گەورەیە. و هەروەها بە هەمان شێوەش ئەفەرمێ خوای تەعالا لە سوورەتی ڕووما لە ئایەتی 21 ئەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. خوای تەعالا ئەفەرمێ یەکێک لە بەڵگە ئاشکراکانی گەورەی خوا ئەوەیە خوای گەورە لە خودی خۆتان ئافرەتانی بۆ دروست کردوون، هاوسەرانی بۆ دروست کردوون تاوەکو سوکنایی بکەن بە یەکتری و خۆشەویستی و ڕەحمەت و بەزەیەکی زۆری خستوتە نێوانتانەوە. ئەمە یەکێکە لە ئایەتەکانی خوا، یەکێکە لە سونەتەکانی ژیان. نابێ هەرگیز و هەرگیز تێک بدرێ و هەر کەسێکیش هەوڵی تێکدانی بدا، هەوڵی ئەوە بدا کە ئەمە لەم ڕێبازە لا بدرێ، واتە ژنان کچان شوونەکەن و پیاوان ژن نەهێنن، یان بە شێوازێکی ترتێکیدا پیاو پیاو بخوازێ، ژن ژن بخوازێ، ئەوە بەتەکید و بێگومان و بێدوودڵی ئەوانە شەیطانن و هاوکارەکانی شەیطانن. لە هەر کۆمەڵگایەکیشە ئەوانە پەیا ببن، خوا پەنامان بدا ئیتر نەکبەتی ڕۆکاتە ئەو کۆمەڵگایە ئەگەر خەڵکی فریای خۆیان نەکەون. لە سونەتەکانی ژیانە زەواج و هاوسەرگیری هیچ
گەنجێکی مسلمان نییە، هیچ گەنجێکی ئیماندار نییە کە بگاتە تەمەنێک حەز نەکاکەوە کچێکی ئیمانداری داوێن پاک بخوازێ، و هیچ گەنجێکی واتە کچێکی ئیماندار نییە کەوا بگاتە تەمەنێ ئیتر بیر لەوە ئەکاتەوە کەوا شوو بکاتە پیاوێکی داوێن پاکی ئیماندار کە شەرەف و ناموسی بپارێزیە و ژیانی لەگەڵا بباتە سەر. ئەمە هەر لەگەڵ خوڵقەتی ئینسانە هاتووە، هەر کە تەمەنت گەیە حەدێ یەکسەر بیری لێەکەیتەوە، هەر مناڵ کە بالغ ئەبێ و گەورە ئەبێ و ئەڕواتە ناو ژیانەوە ئیتر بیر لەوە ئەکاتەوە. ئەمە سونەتەکانی ژیانن خوای تەعالا وا مرۆڤەکانی خوڵقاندووە. ئێمەش ئیماندارین، ئەوەی لەم مزگەوتە دانیشتووە سوپاس بۆ خوا هەمومان باوەڕمان بە قورئان و باوەڕمان بە حەدیسەکانی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم. و ئێستا لە هەمان کاتە کە ئێمە لەم شوێنە دانیشتوین و خەریکی جێبەجێکردنی دروشمی پیرۆزی جمعین، لە هەمان کاتە لە 3000 مزگەوتی هەمان شێواز خەڵکانێکی وەکو ئێمە دانیشتون و لە ئێمە زۆرتر و لە ئێمە کەمتر خەریکی ئەنجامدانی ئەم کارن، هەمویان مسلمانن و چەندەها ئافرەتی ئیمانداریش هەیە کە خوا فەرزی نەکردووە لەسەریان، ئەوان وەکو ئێمەی پیاوان لە ماڵان یان لە مزگەوتەکانان، ئەوانیش لەگەڵ ئێمە خەریکی ئەنجامدانن. و چەنەها خەڵکی تریش هەیە هەر ئیماندار و مسلمانن عوزریان هەیە، بەهۆی عوزرێ لە عوزرەکان و نەخۆشیە واجبێکی گەورەیە ناتوانن بێن بۆ جمعە. کەوابوو خۆشەویستەکانم ئێمە هەموو مسلمانین، هەموو ئیماندارین، باوەڕمان بە ئیسلام هەیە، باوەڕمان بەو قسانەیە کە ئێستا کردمان. ئەی باشە بۆ خەریکە ژیانی هاوسەرایەتی لە ناومانە نامێنێ؟ بۆ نسبەی تەلاقدان لە مەحکەمەکانە لە نسبەی دامەزراندنی هاوسەرایەتی واتە زەواج خەریکە زۆرتر ئەبێ؟ بۆ هەرچی خێزانەیە خەریکە هەڵەوەشێتەوە؟ ئەی هۆکارەکەی چییە؟ ئەی هۆکارەکەی چییە مامە حاجی کە دانیشتووە لە مزگەوتە گوێ لە وتاری جمعە ئەگرێ، ئەزانێ ئەو مەلایەکە قسەکەی بۆ ئەکا، ئەو مامۆسا ئاین نییە، ئەو زانایە کە قسەی بۆ ئەکا ئەزانێ قسەی گیرفانی خۆی نییە، ئەزانێ ئاەتی قورئانە و حەدیثی پێغەمبەرە بۆ یەخوێنرێتەوە. باشە قەینا بۆ هەڵ ئەسێ لەیرە پێشا چۆن بیر و باوەڕی وابووە کە کچەکەی دانا و بەشووی نەدا ئەم دێ و ئەو دێ و ئەو دێ و ئەو دێ هەر جوایان ئەکا؟ ئەی باشە قەینا دوای بیستنی وتارەکەش هەر هەمان زەلامە، هەر وەکو جاران وایە کە ئەنەوە هیچی نەبیستووە، لەم گوێوە ئەبیسێ لەو گوێکەیەوە دەرەچێ هیچ. ئەی ئەمە عەجایبە. باشە گەنجی ئیماندار هەمووی لێرە دانیشتون بە کچان و بە کوڕانەوە، گوێیان لە وتارەکانە، گوێیان لە ئاەت و حەدیسەکانە. باشە بۆ هیممەت ناکەن، هەشیانە توانای باشیشی هەیە، بۆ هیممەت ناکەن بڕۆنە ئەم پرۆسە پیرۆزە مبارەکەوە کە خوای تەعالا مرۆڤایەتی بەو شێوازە خوڵقاندووە و بەردەوامبوونی زوڕیەتی ئادەم و ئادەمیزاد لەسەر ئەوە ڕاوەستاوە. باشە قەینا بۆ گەنجان بیری لێ ناکەنەوە، بۆ پیاوان بیری لێ ناکەنەوە، بۆ ئافرەتان، بۆ کچە جوانەکان، بۆ دایکان بۆ بیری لێ ناکرێتەوە، یا بیری لێ ئەکرێتەوە کەم تەرخەمیتە ئەنوێنرێ. حەزەکەم هەندێ بەڵگەتان عەرز بکەم ئەوەندەی لە توانا هەیە و وەکو عەرزیشم کردن وتارەکان بەردەوامی هەیە. ئەم بابەتە زۆری ئەوێ بۆیە منیش بە گوێرەی خۆی حەقی دەم ئینشاء الله تعالی، بەس خوا بمان تێڵێ. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە، ئەو قورئانەی کە تۆ ئیمانداری بەو قورئانە، خوای تەعالا لە سوورەتی نیساء لە ئاەتی 3 ڕوئەکاتە ئێمەی ئیماندار هەر هەمومان و پێمان ئەفەرمێ فانكحوا ما طاب لكم من النساء. ئەمرەکە ئەی پیاوان
ئەو ئافرەتانەتان کە ئەچێتە دڵەوە بیان خوازن ئەمرەکات ئەم ئەمرەشە کە لە قورئانە هاتووە ئەگەر شتێک نەبێ لایدا ئەمر لە ئەساسا بۆ واجب بوونە بۆ فەرز بوونە بە تایبەت زانایانمان ئەفەرمن و ئەتوانی بڵێ هەموو زانایانمان کۆکن لەسەر ئەوەی کەوا هەر کەسێ پێویستی پێ بێ و ژیانی لە مەترسیا بێ کە تووشی گوناح بێ واجبە لەسەری فەرزێکە وەکو چۆن نوێژ فەرزە وەکو حەج چۆن فەرزە تەنانەت پێشی حەجیش کراوە ئەبێ ژن بێنێ ئەگەر ئینسان پارەیەکی هەبوو دای نابوو کۆی کردبەوە ئەم پارەیە دوو فەرزیاتە سەر فەرزێکیان حەجی ماڵی خوایە فەرزەکەی تریان ژنهێنانە کامیان بەبەرترن ئەگەر بزانێ یان زۆربەی زانایان وەبێ ئەوەی ئەگەری تێبخەن هەر ئەڵێن ژنهێنانەکە فەرزترە چونکە بەڕاستی ژیان لەسەر ئەوە ڕاوەستاوە و خوا کەریمە دوای ئەوەی کەوا تۆ ماڵێکت دروست کرد ئینشاء الله خوا یارمەتیت ئەدا و ئەمجا ئەتوانی خۆت و خێزانەکەتیش حەج بکەن بەڵام سەیرە گەنجی وا هەیە دەجار چووە بۆ عومرە ساڵانە ئەچێ بۆ عومرە هێشتا ژنی نەهێناوە زۆر سەیرە زۆر عەجیبە زۆر غەریبە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم لە حەدیثەکە کە ئیمامی بوخاری ئەیگەڕێتەوە بۆمان ئەفەرمێ يا معشر الشباب طبعا كأفرمي يا معشر الشباب إيمش أقريتوا يعني قصدم باوكانيش أقريتوا دايكانيش أقريتوا هموكو ملقاش أقريتوا سروك وزيران أقريتوا رئيسي ولات أقريتوا وزير أقريتوا همو خلق أقريتوا أما همو يا نبي لما سلايا بو جيبجي كردني أمري أبي بجدار بن والله خوایان گیری ئاوا بەسەر ئەم گەنجانە بێت و ئەوان بۆ خۆیان لەسەر کورسی خۆیان دانشتن و لە بەخەڵی خێزانی خۆیانان و ئەم جەم عالەمەشە تووشی گوناح و زینا و بێئەخلاقی بێ والله هەمووی ها لەسەر ئەستۆی ئەوان ئەگەر کەم تەرخەمیت یا بکەن و نەتوانن بتوانن و نەیکەن گوناحبارن هەر هەمویان و ئێمەش والله ئەگەر کچەکانمان پیاوی مستحق هات بێتە داوای مستحقەکەش شەرتەکە دیاری کراوە فێڵ و فرتی ناوێ بێژی والله و دڵی خۆت لەیەکی دەیتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دیاری کردو ئەفەرمێ دین ئەخلاق ئیتر تەواو شەرتی تری نییە ئەگەر دیندار و ئەخلاق جوان هاتە داوای کچەکەت و پێت نەدا طبعا دینەکەش و ئەخلاقەکەش و پێی زەمانە نەوەقت و بیر چەماشەی سەحابەی پێغەمبەر بکەی صلی الله عليه وسلم چاوەڕوان کەی أبو بكر الصديق زندو بيتوا عمر كري خطاب زندو بيتوا علي بن أبي طالب زندو بيتوا رضا إخوان لبي عثمان زندو بيتوا بين دوايك شكي توب كان لا والله وبيي ظروف دينك أم ديني أم زمانة خلق شون دين داران أوانا أخلاقي خلق الشنيك أوانا بجوري أم زمانة بيت الدوايو نيدي بي والله قشت من قناح باري والله أو كمان توشي قناح بيت توب يعني كم جارح عينك أخوي عقوبك أخوي وحقك وملقايش يكسر بتشاوي تو ما تماشاي بهوكي بكن نك تماشاي كشك أخوي بكن هروها كركش پیغمبر إخوة صلى الله عليه وسلم أفرمي يا معشر الشباب أي جنجان أي مسلمانان وكو عرزم كردن همو أنا قريتو چونك أوان بتنياناتوان إيشك أنجام بدن أقري ما وكاري النبي يا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج أي معشري جنجان هر کەسێک لە ئێوە توانای هەبوو باءە علەمایان ئەفەرمن توانای ئەوەی هەبوو ژن بێنێ توانای ئەوەی هەبوو ژن بێنێ با ژن بێنێ ومن لم يستطع کێش نەیتوانی بەهۆی هەر عوزرێ لە عوزرەکانەوە نەیتوانی بەڵام دوای ئەوە باس یەکەم کە ئەم عوزرانەی کە ئێستا دروست بووە هەمووی دروستکراوی خۆمانە و گشتمان لەسەری گوناحبار ئەبین ئەوە لە کاتی خۆی باس یەکەم کە یعنی ئێستا بە مەلایینی گەرەکە بۆ مارەیەکەی مەرجی دائنا بێ خانووی خۆی هەبێ ئەبێ سیارەی هەبێ ئەوە ئینشاءڵڵە زیاتر لە کاتی خۆیان لەسەر یەچم بەڵام گەنجی و توانای هەبێت ژیان بواتە سەر لەگەڵ کچێکە
هەروەها کچێکیش لەگەڵ کوڕێکە ئەگەر حتا لە غورفەیەکا بێ ئەگەر حتا لە ژوورێکا بێ بتوانن بەیەکەوە بژێن و نانی ئەویان هەبێ ئەو ڕۆژە بیخۆن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەبێ ژن بێنی ئەبێ شوش بکەی. هەر کەسێک نەیکرد گوناحبارە، هەی بێ و بتوانێ و نەیکا گوناحبارە. جا لەبەر ئەوە بەڕێزان نازانم ئێمەش بڕێک شەرت و شروتی زیاد لە حەد دائەنین لە ئەو مەوزوعە، بەڵام ئەوەی کە شەرع داوای ئەکا و پێویستە لەسەرمان ئێمە جێبەجێ بکەین ئەوەیە کە بەیەکۆ بژێن. جاران لە خان و حەوشێکی زۆر لەمانە ئێسەی خۆمان کەمتر، مەساحەکەی زۆر لەمە کەمتر بوو، ژوورەکانیشی لەمانەی خۆمان زۆر کەمتر بوو، 4-5 برا بەیەکۆ ژنانە نابوو بەیە ژیان بەیەکەوە. دوای ئەوە هەر کامیان توانای هەبوایە دوای جابووەوە، توانایەکی دروستکە جابووە، بەڵام ناوێسیا چاوەڕێ بکات تا بێتە خاوەن خان و خاوەن سیارە و شەرت و شروتی تر ئەو جاژن بێنێ. واللهی نەئەوەستا چاوەڕێ ئەوە بکە. بۆیە ئەو کاتە دینداریەتی بەقەوەتر بوو، ئەو کاتە بەرەکەتی خوا بەسەرمانە زیاتر بوو. کێ ئەڵێ یەکێک لە عقوبەکانی خوا ئەم وەزعەمان لەسەر دروست بووە هی ئەوەیەکەوە کچەکانمان نادەین بەش و گەنجەکانیشمان ژنین بۆ نایاری. کێ ئەڵێ؟ واللهی لەوانەیە عقوبەکە ئەوە بێ، لەوانەیە یەکێک لەو عقوبانەی کە خوا ئاوامان بەسەر ئەهێنێ بۆ ئەوەی دەرس وەرگرین، بۆ ئەوەی بیرکەینەوە، بۆ ئەوەی ئیتر ئەو ئیسراف و زیادە ڕەویە ئەکرێ لە مەسائیلی زەواجە. کاکە گەیشت بۆ ئەوەی داوای دەفتەریان نەکرد. من خۆم چوومەتە داوای کچی کابرایەک ئەیود یەک دەفتەرم ئەوێ بۆ مارەیەکەی، والله هەیە داوای 150 لیرە ئەکا مارەیەکەی. ئەمە کەی دینە؟ ئەمە کەی ئیسلامەتیە؟ ئەمە کەی مسلمانیەتیە؟ خوای تعالی لە قورئانی پیرۆزە لە سورەتی ڕەعدە ئاەتی 38 ئەفەرمێ ولقد أرسلنا رسلا من قبلك وجعلنا لهم أزواجا وذرية. ئەم ئاەتە بەس ئەیکەم بە کوردی و شەرحەکەی و درێژیەکە ئێرینە وتاری داهاتوو، چونکە بەڕاستی ئەم ئاەتە زۆری ئەوێ. بەس ئەوەنە ئەڵێم ئەم ئاەتە خوای تعالی ئەفەرمێ ئێمە پێغەمبەرەکانمان ناردووە، ئێمە پەیامبەرمان ناردووە پێشی تو ئەی محەممەد صلی الله عليه وسلم، هەموویان ژنیشیان هەبووە مناڵیشیان هەبوو. يعني مرج نییە هەمویان مەسەن دانە، يعني پێغەمبەران بەعام خاوەن ژن بوون، يعني ژنهێنان سنەتی خواییە. کەس نایە بەناوی دیندارێتی و ئیدعای دیندارێتی و واز لە ژنهێنان بێنێ. ئیماندار ئەبێ پێش هەموو کەسێ بۆی بڕوا. ئەگەر ئەیکەی بە نمونە مەسەن پێغەمبەرێک لە پێغەمبەرەکان بۆی نەبووە، یان نەگونجاوە ژن بێنێ، یان پیاو چاکێک لە پیاو چاکەکان ژنی نەهێناوە بە هاوی زروفیەکەوە بڕۆ بۆ لای پرسیاری لێ بکەن، ناڵێ لەبەرەوە من نەمهێناوە دیندارم. ئەبێ ئەڵێ بۆم نەکراوە، بۆم نەگونجاوە، یا کابرا مەسەن پیاوەتی نەبووە بتوانێت لەگەڵ ژنا تەعامل بکە، یا ئیمکانیاتی مادی نەبووە. ئەنا دیندار بێ و ئیماندار بێ بێژە ژن ناهێنم، وەڵڵاهی خەتەرە. ئیمامی عومەر کابرایەک ئاوای وت، کابرایەک ئیدعای ئەوەیە کرد ژن ناهێنێ و لەبەر دیندار. إمام عمر توربو فرموي والله ما منعك إلا عجز أو فجور. الله زور ترسان زور قسكي زور حاجة نرى وتي والله أوي منعتي كده جنهيني يان أو تاني بياوني تتواناي بياوتيتني يان أو تاني كابرايكي بأخلاقي وخليكي فسادي، لكن أتواناتي أبو جنهيني زور مشكلة. يعني قصة إمام عمر قيشتوت أو بري يعني تربوا إمام عمر لي كاكا جن بونايني تواناته إمكانياته بو جنايني. والله دو سببه يا بياوتيت يا نماوة توناتواني جن بيني، يا مسألة أويك حسد فسادك إلى فجورك خليكي أو بزمي. داوا كارم خوي قولوا بخاطرنا وجوانا كان يخوي إصلاح من بكا، هداية من بدا، إيمان من سلامت بكا. يا ربي خوايا بخاطرنا وجوانا كاني خوت لو كسانة بين كجويل لآيات كاني تول لحديث كاني بيغمر أقرين وجبجي أكين. يا ربي لوانا نبين كاتي آيات وحديث من بو أخيان ريته وبشتي لها لكين. يا ربي خوايا إصلاحي حال من بكي، يا ربي خوايا شفاي نخوش كان من بدي، يا ربي خوايا أو نخوشان من كال داوای دعای خێران لە من کردووە، یا ڕەبی خوایە شیفایم بدە یا الله، یا ڕەبی خوایە ڕەحم بە مردووی هەموو لایەکمان بکەی، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت هەمانە گیراوی هەیە خوایە گیراوەکەی دەرباز بکەی یا الله،
یا ڕەبی هەمانە حەز لە ژیانی هاوسەرایەتی ئەکا، یا ڕەبی خوایە بۆی ئاسان بکە یا ڕەب العالەمین، یا ڕەبی خوایە یا ڕەبی مسلمانی وا هەیە قەرزارە و نەدارە، یا ڕەبی خوایە ڕەحمی پێ بکەیت و بەزەیت پێ بێتەوە، یا ڕەبی ڕۆزی بەسەرا بڕژێنی، ڕۆزی و بەرەکەتی خۆت یا ڕەب العالەمین، یا ڕەبی خوایە قات و قڕی لە کوردستانە نەیەڵی، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەب العالەمین کار بەدەستی چاک و پیاوی باش بکەی بە کار بەدەستی هەموو وڵاتانی ئیسلام و بە تایبەتی کوردستانی خۆمان، یا ڕەبی خوایە تەفریقە و دووبەرەکی لە ناومانە نەمێنێ. ئامین ئامین.